وڵی لە کڕینە قوربان لە تەنکەرە خەڵگە لەوێ ئەیکڕێ ئەم تەنکەرانە هی ئەوەیە خەڵک ئێستا دەزانی خەڵک زۆر فەقیرە معاش کەمە ئیژ نییە لەبەرەوەتم مەجبورە لە قوتی خۆی بگرێتەوە بیا بە ئاوەکە تەنکەری بە چەند ئەیکڕن؟ وڵی هەیە بچکۆلەکە 20,000 زیاترە کەمە بەڵ وەکو پرۆژی ئاومانەیە ئاو هاتووە بەزاوەکە بە سەقەتی هاتووە یعنی ئەو بۆڕی کە داخلی گەڕەکەەکە بۆ بڵێن ئەمان هاتوون چیان کردووە هێناوتە کۆڵانەکە ماڵ بە ماڵ لە ڕاستی خۆی ڕاجیشە بەدەمەتر داخلی ناو کۆڵانەکە کردووە بۆ نمونە و کۆڵانە 20 ماڵە 15 ماڵە ئەو 15 ماڵە لەو دەمەترەوە ڕایکێشە ینی پێشراوتانە بێەوە پێشتر تۆزێک هەبوو هەر باشتر بوو بەس ئەوە هەر نەمای تقریبا من وەکو خۆم 4 مانگە ئاوم نییە لەبیری خەڵکی و ڕایکێشم لەبیری خەڵک هی خێرخواست سوێن بخوا بەس بۆ دەڵانەکە فقیرانی یان فەقیریان ناوێت بەس بۆ دەڵانەکە دڵیان پێوە یا فەقیریان ناوێت منیان بۆ چییە کابراکی بەرپرسێ کە ئیسفای لێ بکە منی بۆ چی من ئیسلامی نییە بووین بەس بۆ دەڵانەکە ئیسلامی بووی زۆر دەڵانەکەش لەمە بۆ لە هەتا من مام لەم سەردیادا دەم بوویش کەس